دۆسیەی کشانەوەی ئوسترالیا لە گرێبەستی ژێر ئاوگەڕەکان لەگەڵ فەڕەنسا و دروستکردنی هاوپەیمانێتێکی نوێ لەگەڵ ئەمریکا و بەریتانیا کە هاوکات ژاپۆنی بۆ زیاد بووە. لێکەوتەکانی تابێت زیاد دەبن و ئەوروپا هاتوۆتە سەرخەت و مۆسکۆش هۆشداری دەدات لە هەر بە ئامانجگرتنێکی رووسیا و چین. لەوبارەیەوە جان ئێف لۆدریان وەزیری دەرەوەی فەڕەنسا ڕایگەیاند کشانەوەی ئوسترالیا لە ڕێکەوتنەکە بە واتای دروستبوونی بێمتمانەیی لە نێوان هاوپەیمانەکان و لەرزۆکبوونی پەیوەندیەکانیان دێت. وەزیری دەرەوەی فەڕەنسا لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا کە لە نیویۆرک سازی کرد وتی دەبێت ئەمریکا ڕوونکردنەوەمان پێبدات چمە بەستێک لە پشت هەڵوەشانەوەی گرێبەستە پیشەسازیەکە هەیە بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو. وتیشی دەکرێت ئەوەی ڕووی داوەشکاندنی متمانی هەردوو لابێت. بە وتەی لۆدریان استراتیژە نوێیەکەی ئەمریکا لەگەڵ بەریتانیا ئوسترالیا لە زەریای ئارام و هەند ئاماژەیە بۆ ڕوبەڕووبوونەوە و بەریەکەوتن لەگەڵ چین. هاوکات ئۆرسۆلان ڤۆندێرلاین سەرۆکی کۆمیسیۆنی باڵای ئەوروپی لە دیدارێکی تەلەڤیزیۆنیدا ڕایگەیاند یەکێک لە ئەندامانی یەکێتی ئەوروپا کە مەبەستی فەڕەنسایە بە شێوەیەکی قبوڵ نەکرا و مامەڵی لەگەڵ کراوە. ئەوەش پێویستی بە ڕوونکردنەوە دەبێت بەر لەوەی بتوانین دۆخەکە بگێڕینەوە بۆ کاتی ئاسایی خۆی. بە هەمان شێوە جۆزێف بۆرێل سەرۆکی شاندی دانوستانەکانی ئەوروپا ڕایگەیاند کە تووشی شۆک بوون کاتێک دروستکردنی هاوپەیمانێتیی نوێیان زانیوە لە نێوان ئەمریکا و ئوسترالیا و بەریتانیا. لەبەرەوە نیگەرانن لە دەسەڵاتدارانی ئەو وڵاتانە کە هاوبەش ئەوروپیەکانیان لەو هاوپەیمانێتیە بێبەش کردووە. سەبارەت بەو بابەتەش مۆسکۆ پێی وایە ئامانج لە دروستکردنی ڕێکەوتنەکە بە ئامانجگرتنی رووسیا و چینە. لەوبارەیەوە نیکۆلای پاترۆشیف سکرتێری ئەنجومەنی ئاسایشی رووسیا ڕایگەیاند ڕێکەوتنەکە هاوشێوەیەکی هاوپەیمانی ناتۆیە لە ئاسیا کە ژاپۆن و هەندستانیش لەخۆ دەگرێت بۆ دروستکردنی فشار لەسەر چین و رووسیا. لە بەرامبەردا ئەمریکا ڕەتی دەکاتەوە دەستبەرداری ئەو ڕێکەوتنە بێت. جینساکی وتەبێژی کۆشکی سپی ڕایگەیاند فەڕەنسا هاوبەشێکی سەرەکی ئەمریکایە لە زەریای ئارام و هەندی و ڕۆڵی گرنگی هەیە لە گەشەسەندنی جیهاندا. دەمانەوێت بەردەوام بین لەو هاوپەیمانێتیە بەڵام هیچ پلانێکمان نییە بۆ پاشەکشەکردن لە ڕێکەوتنی نوێی ئەمریکا و بەریتانیا و ئوسترالیا سەرەڕای نیگەرانیەکانی ئەوروپا و پاریس.